ئەمە یەکەم کاریگەری ئەم باڕۆڕ بە قیامەتە دڵ پاگەکاتەوە. هیچ شتێک بەقەی سیرکردنی قەبرێک، بەقەی چوونە سەر قەبران، بەقەی بینینی ناشتنی جەنازەیە کە ئەخرێتە ناو قەبرەوە ئەزانی دنیاکەی تەواو قیامەتەکەی دەستی پێکرد، هیچ شتێ بەقەی ئەوە دڵی نەرم ناکات، هیچ شتێ بەقەی ئەوە دڵی ناشۆرێتەوە. بۆ یەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم تایبەت دەفەرمێ إني كنت نهيتكم عن زيارة القبور الله نهيم ليكذبون كنتن بو قبرسان سداني قبرسان نكن ألا فزوروها بلا مثبت على لمشن فإنها تذكر الآخرة چونك قيامتان بيدخاتو أما تايبت بو بفياو چونك آفرتان وخوشكان بداخل ألين تيغم فاطن خوي باشي زاري لسا قبران أخوان بو ناجيره إلا يان بشيويك لشيوكان ناشر إيك أنجام مدن ليا كان بويك أواني مناكر يومج بلا ما بس نبيوي بينيني قبرك سەردانی گۆڕستانێک کە قیامەتی بێخیتەوە دنیا لەبەر چاوپاڵەکان دیتەوە باشە من دڵم بەچی خۆشە و شەڕی چێکم لە دنیاە تو خوا ئەوە دێنێ من بێم خەڵک لە خۆم عاجزکەم خوا لە خۆم عاجزکەم ژیانی خۆم هەمووی ڕق و بغض و شەڕ بێ لەگەڵ خەڵکا دڵ پاکە بێتەوە. ئەمە کاریگەریەکە لە هەموو کاریگەریەکان مهمترە. دوو ڕۆژێک زەلانێک بس برسێک بوو بە منی وتوتی مامۆستا هاوڕێ تۆ خەڵکە بۆ ئاترسێنیت باشە ئەمەی تۆیکی هەتا بۆ لەوزە پێوتم وتیەوەی تۆیکی ئەوە ئێرهاب نییە ئەو خەڵکە بۆ ئاترسێنی خەڵک بۆ ئاتۆقینی باسی قیامەتیان بۆ تم بەرە وەڵاوە ترساندنە خوا فەرمێ ئەڵێەوە عەبدانە بترسێنە بەڵام بۆی گوناح نەکەن. مەزانیوە بۆ چییە؟ تمەوە بۆیە ئەگەر جەنابە فەردێ دۆلار لە ماڵی میلەت هاتە بەردەسێ کەسیش ئاگای لێ نەبوو زانی دوو دەستەری لێ لوژەی کەس پێی نازانێ نەیکەی بڵێ خوا چاوی لێمە و قیامەت هەیە لێمە پرسن لە بینە قاقامە یەنە دەرەوە یەنەوە بە خەڵکەکە. تمەزانیوە بۆ چییە؟ ئەو ترساندنە، ئەو بیرخستنەوەی قیامەت و جەهەنەمە، ئەوە بۆ ئەوەیە ئەگەر بۆت هەڵکەوت فەساد و زینایەکی بۆ هەڵکەوت و کەفیش ئاگای لێ نەبوو، خێزانیش و ماڵە خەزورانیش ئاگان لێ نەبوو، ترس نەبوو، لەبیری بێ بڵێ خوا چاوی لێمە، لەبیری بێ بڵێ قیامەتێکی سڕم کەشف بێ لە بەردەمی خوایە، بۆی ئەو ئاگری جەهەنەمە لەبەر چاو بێ لە ترسی ئەوە نەچی خیانەت لە ژنەکەت و لە مناڵەکەت و لە خێزانت بکەیت. ئەوە لەبەر ئەوەیە خوای گەورە بە ئاگرەما ترسێنێت تا لە دنیایە زوڵم لە یەک نەکەین، حتا لە دنیایە چاومان لە شەرەف و ناموسی یەکتر نەبێ و تەمەعمان لە ماڵی یەکتر نەبێ. خەڵک بەم هەموو ترساندن و تۆقانەشەوە هێشتا ناگەڕێنەوە ئەم چاوقاینی ئێمە ئەیبینین جاوەرە ئەمەش نەبوایە. ئەی ئەم زاڵم و مرهولانە بۆ ئاوەشوونیان لێ هەڵکێشاوە ظڵم لە خەڵکەکەن سەبەبەکە بڕۆ لێیان پرسە سەیرەکەی کاتێک کە قسەیان لەگەڵاکی سەیرەکەی باوەڕیان بە ڕۆژی قیامەت نییە، باوەڕیان بە زیگوبوونەوە نییە، چای خۆیان کێر کردووە لەبیر خۆیانیان بردوێتەوە ڕۆژە. ئەگەر باوەڕشیان پێ بێڵێ ئەو ڕۆژەشە ڕێز و حرمەتمانە بێ لای خوا بۆ ئێمەی کردووە بە دنیا لە کردوونیوە دەفەڵاتدا چونکە ئێمەی خۆشە لە قیامەتی شەهر ئاوا پلەمان بەردە بێ لای خوا بە عەقڵی خۆیان بە لێکدانەوەی خۆیان ئێعتیقادێکی فاسیدیان هەیە، بیر و باوەڕێکی فاسیدیان هەیە بۆیە وای لێکردوون کابرا نەفڵەنێتەوە لەوەی بێ کیمیاییکە بەسەر شارێکە ژن و مناڵی هەرچێکی تیا بیکوژێت. ئەمە باوەڕ نەبوونە بە قیامەت و بە زیینوبوونەوە حسابی بەردەمی پەروەردگار بۆیە دڵی ئاوەڕق بووە، بۆیە لە هیچ ناگەڕێتەوە. کەواتە باوەڕبوون بە قیامەت لە من و لە تۆ بیگرێت تا گەورەترین کەس پەلت دەگرێت پڵ نایەڵێ خۆت غەرقکەیت لە ناو تاوان و زوڵمە، نایەڵێ زوڵم لە خەڵکەیت، نایەڵێ سەرێ تاو لە گوناح و لە تاوان بنەی دوایی نەتوانی لێی بێتە دەرەوە. خەڵکی کە تەواو ئەڵێ باشە لە چی بگەڕێمەوە؟ سەیری ئەوروپا بکەن، سەیری ئەمریکا بکەن کە ژیانیان بەس ژیانێکی مادیە، بەس بۆ خۆشی و ڕابواردنی دنیا، بەس قانونی ئەوە ئازانن خۆشترین شت بۆی ژیانیان خۆشکەن، ئەم دنیایی تیا خۆشکەن، وا بێ بە تەواوەتی بەدڵی خۆیان ڕابێرن. ئافرەتی مێردارە، پیاوی ژندارە، خێزاندارە، بەڵام کە لە چۆڵیە لە شوێنێک ئازانێ ژنەکەی ئاگای لێ نیە یاخود پیاوە ئازانێ ئافرەت ئازانێ مێردەکەی ئاگای لێ نیە فەسادی بۆ هەڵەکەی لی ناگەڕێتەوە. معقولە بەگوێی خۆم گوێم لێ بووە لە ئیزاعی صۆتی بەریتانیا لە ڕادیۆکەیانە لە BBC بەریتانیا ڕادیۆکەیە بەگوێی خۆم لێ بوو گوێم لێی بووە لە ساڵەکانی نەوەیە نازانم 97 بوو 98 بوو گوێم لێی بوو ئیحسائیەکیان کرده بوو لە ئەوروپا و ئەمریکایە
پرسیاریان لە ئافرەتی مێردار کردبوو، هەزاران ئافرەتی مێردار عینیان هێنابوو لە هەموو توێژەکان، پرسیاریان لێ کرد بوو ئەرێ تۆ خیانەت لە مێردەکە دەکەی؟ لە 170 وتبووی بەڵێ، لە 170 ئەبێ ئەوکەی کەشی چەنی کردبێ، ئەوەی کە بە بەردەوامی ئەیکاوت بووی بەڵێ، ئەوەی کە کەڕەتێک و دوانەوە مشکیلەیان هەر نییە. باشا بێ مناڵی ئەم وڵاتە دڵی خۆش بێ بڵێ ئەمە باوکمە، یا باوک ئەتوانێت بڵێ ئەم ئەولایە ئەولای منە، بۆیە شار و لادێ و قەزا و ناحیان نیە گۆڵخانەیەکی تیانە بێ. ئەمە مجتەمەعە، ئەم باوک و دایکە ئەم باوکە چۆن بەزەی بە مناڵانە دێتەوە بزانێ ئەمە مناڵی خۆیەتی، ئەم مناڵەت چۆن ڕەحمی بەرامبەر بەم دایک و باوکە ئەبێت کە ئەمە حاڵیان بێت. ئەم باوەڕبوون بە قیامەتە من و تۆ لەم فەسادە ئەگێڕێتەوە، من و تۆ فێری ئەخلاق جوانی ئەکات، من و تۆ فێری ئەوە ئەکات کەوا تۆی خۆمان بپارێزین نێڵین حرامی تێکەڵ بێ و مناڵە بە مناڵێکی زۆڵ دەرچێ و خیانەت بکرێتە ناو عائیلە و خێزانەکان و ئەوش لەسەر ئەوە پەروەردە ببێ. ئەمە بەرهەمەکەیەتی. ئەوانەی کە باوەڕیان بەوە نییە سەریان ناوە لە تاوان، ناگەڕێنەوە لە هیچ شتێک، هیچ شتێک نییە بەریان بگرێ و بڵێ کاکەم مەکە، ئەڵێ بۆ نەکەم. کە من حەزم بە شتێک بێت و دنیا هەرم دنیایە بێ، ئەی بۆچی نەکەم؟ خاڵێکی تر سێهەم بەری ئەم باوەڕبوون بە قیامەتە چییە؟ یەکێک لە گرنگترین شتەکان کە بە هەزار شێوە ڕەندانەوەی هەیە لە ناو میلەتە، دڵنەواییکردنی نەدار و داما و نەخۆش و مصیبەتدار. هەموو جارەڵێم خۆ بوو خوایە باوەڕبوون بە قیامەت نەبوایە، ژیان مانای نەئەبوو، لەگەڵ بەسیترین ناخۆشیە ئینسان باشتر وا بوو خۆی بکوژێ. باشە ناڵێن بۆ خۆ کوشتن وا زۆر بووە، باشە ئەی ئەو ئەوروپایی کە باسی ئەکەن ئەمەندە خۆشە، هەرچی کەیف و خۆشی دنیا هەیە لە یەکۆبۆتەوە، بۆ نیسبەی خۆ کوشتن لە وڵاتێکی وەکو سویدا یا لە وڵاتێکی وەکو یابانە کە خۆشترین و پێشکەوتوترین دەوڵەتی دنیان، نیسبەی خۆ کوشتن تیا لە هەموو دنیا زیاترە؟ ئیحسائی یەک ساڵی سویدم خوێنەوە لە یەک ساڵە 18,000 کەس خۆی کوشتووە. 18,000 کەس لە یەک ساڵە لە یەک وڵاتە خۆی کوژێ. خۆ شەڕیشی بۆیە وڵاتە لەگەڵ وڵاتێکی ئەوەی تیا ناکوژدا. یابان پێشی ئەویشیایەوە ساڵێک لەم ساڵانەی پێشووترا ئیحسایەکەیم ئاگالێ بوو گەیشتە 24,000 کەس کە خۆی کوشتووە. 24,000 کەس لە ساڵێکا خۆی بکوژێ. بۆ؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ عەجەبا لأمر المؤمن، ئەڵێ ئای سەرم لە کاری مسلمان سوڕماوە، إن أمره كله خير، کاری مسلمان هەر هەمووی هەر خێرە. سبحان الله، خراپەی تیان نیە، شتی ناخۆش تیانێ، هەمووی چاک. تیان چۆن یا رسول الله؟ فەرمووی إذا أصابته مصيبة فصبر فكان خيرا له. لەگەڵ بەڵایەکی بەسەر دێ مصیبەتێکی دێتە ڕێمە دنیایە، دنیا ئاوایە. خوای گەورە فەرمێ لەقەد خەلەقنا الإنسان في كبد، ئەڵێ ئینسانم لەناو مەکەبەد و مەشەقەت و ئازار و ناخۆشیان دروست کردووە. ژیان هەروایە. خۆشترین شتێم ژیانە، هەموو جار من قسەیاکەم ئەڵێم خۆشترین شتی ئەم ژیانە بەبێ مناغیز نییە، مناغیزەوەی کە لێتاڵەکە. کام شەی لەم دنیاڵی خۆشە ئیلا شتێکی لێتاڵەکە پێی بە دڵی تۆ نییە لە سەیاسە. کام خانووی لەم دنیا بە دڵی خۆ دروستیەکەی کە چیتە نایڵێ ئەخ خۆزگە وانە کردای ئاوە بووە. کام ئافرەتی لەم دنیا بە دڵی خۆت بێری دوای خۆزگە ئەوەی وانە بووە ئاوە بووە، ئینا ژنی چاکە. کام ژنەیشم کا پیاڵە بەخۆ کوڕیچە بە خۆزگە وانە بووە. یەک شتی تیانێ لەم دنیا پڕ بە دڵی خۆت بێ، تیان نییە لەم دنیایە. ئەدە خۆ بۆ مصیبەت حاضر کەی، بۆ ناخۆشی حاضر کەی، بەڵام کابرای بێ ئیمان وانی قەناعەتی بۆ شتە نییە، بەس ڕابواردنەکەی دنیا دە کامل بێ، چونکە بەس باوەڕی بێرە هەیە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرم لە کاری موسڵمان سوڕماوە، ئەگەر مصیبەتێکی یاو بەسەرا بەقی کابرای کافر خەفەتی پێ ناخوا. ئەڵێ من قیامەتم هەیە، خوا حەقم بۆ کاتەوە، خوای گەورە لە چەند ئایەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەند حەدیثا وعدی بە ئەهلی مصیبەت داوە، یەکەم کەس ئەوانە چنە باشتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قەسەم بەخوا ڕۆژی قیامەت خوا ئەهلی مصیبەت دێنێ، تر هەموو جۆرە مصیبەتێ، ئەهلی بەڵاو تاقیکردنەوە و نەخۆشی و فەقیری و ظڵم لێکراوە ئەمانە دێنێ. ئەڵێ لە بەردەمی ئەو خەڵکە بە شێوەیەک ڕێزیان لێ ئەگرێ، بە شێوەیەک پلەیان بەردەکاتەوە، بە شێوەیەک گوناحیان لە گوناحیان خۆشە بێ، بە شێوەیەک بە ڕێز و حرمەت بەر و بەهەش بەڕێیانەکە. ئەڵێ خەڵکی مەحشەر هەر هەموو ئاواتیان ئەوە بوو بە گاز و پلایف لە دنیای گۆشتیان پارچە پارچە کردایە، بۆی لە ئەهلی مصیبەت بوو